ئەمڕۆ لە نێو کارگری جگەرەی سلێمانیان بۆ شەشەمین جار فێستیڤاڵی ساڵانەی هەنگوین لە شاری سلێمانی بەرێوەدەچێت. دیارە دروشمێکی تایبەتی ئەم فێستیڤاڵە بە دروشمی هەنگ و هەنگوین چارەسەرن بۆ شەشەمین جارە ئەم فێستیڤاڵە بەڕێوەدەچێت بە چاودێری وەزارەتی کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاو و کۆمەڵی هەنگەوانانی کوردستان دیارە فێستیڤاڵەکە ڕێکخراوە. من بۆ وەرگرتنی زانیاری زیاتر ئەچمە لای زۆر بەڕێز کاک دڵشاد محەممەد کا بەڕێزیان لێپرسراوی هۆبەی هەنگی سلێمانی لەگەڵمان هابێت. کاک دڵشاد بێتە لای من. سلااو لێ بێت تۆم کاتت باش سپاس بۆ بەڕێستان بەخێر سپاس بۆ تۆ. بۆ شەشەمین جارە ئەم فێستیڤاڵە بەڕێوەدەچێت کە ڕاستە لێرە و لەوێ لە چەندین شوێنی جیاجا فێستیڤاڵەکە ڕێکخراوە. ئەم دروشمە بۆ ئەم ساڵ بۆچی ئەم دروشمەتان هەڵبژار؟ بەڵێ ئەم دروشمە کە هەنگ و هەنگوین چارەسەرن لە ژێرە و دروشمەیە بۆی کە بزانین کە باسی هەنگەکەین تەنها هەنگوین بەرهەمەکەی نییە، کە باسی هەنگەکەن هەنگ چارەسەرە چەند بەرهەمێکی تری هەیە وەکو خۆراکی شەهانە و ژەهرەکەی کە بەکاردێ. هەنگوینەکەش کە تەنها بەداخەو کە هاوڵاتیان وازان هەب لە بواری خواردنە بەکاردێ، لەسا لە بواری پیشەسازی چا بەکاردێ بۆ دروستکردنی سابوون و شامپۆ و موادی جوانکاری. پێم وابێ بەڕێزیشت لێرە کۆمەڵێک با بڵێن سابوون و شامپۆی تایبەت کە ئەبینین هەنگوین لە بواری پیشەسازی چا بەکارێ خۆت زیاتر ئەوەت بەکارهێناوە. بەڵێ خۆی کە باسی هەنگینەکەکەین وتم کە لە پیشەسازی بەکار دەتوانین سابوونی پێ دروستکەین لەگەڵ زەیتەکانە، زەیتە سروشتەکانە، زەیتی سەیتون ئەو جیا سروشتانی کە لە ناوچە شاخاوەکانی کوردستان ناتوانێت سوودی لێ ببینی لەگەڵ هەنگینەکانە بەکارێ. کاک دڵشاد بابینە باسکردنی فێستیڤاڵەکە لەم فێستیڤاڵە چەند هەنگەوان بەشداریان کردووە، جیاوازی ئەم ساڵ لەگەڵ ساڵانی پێش و لە فێستیڤاڵەکانە چۆن ئەبینی؟ بەڵێ ئەم ساڵ 22 بەشدار بوومان هەیە. بەشداربووەکانش لە ناوچە جیاوازەکانی سنووری سلێمانین لە پێنجوێن و شارباژێر و ناوچەی ماوەت و دووکان و پشدەر و خۆشناوەتی. ئەم ساڵ بەداخەوە بەهۆی نەبوونی بارانی بڕی بارانی پێویست لە کاتی پێویستە بەرهەمی ئەم ساڵ بەچاو ساڵانی ڕابردووە زۆر کەمی کرده بوو. بۆ نموناگەز ساڵانی ڕابردوو نزیکەی 480 بۆ 500 تەنگ هەبوو بێ، ئەم ساڵ نزیکەی 150 تەنگ هەبوو لە سنووری سلێمانی. دەستەکانت خۆش بێ کاک دڵشادگیان، زۆر زۆر سپاس بۆ وتەکانت. سپاس بۆ کاک دڵشاد محەممەد کە بەڕێزیان وەکو لێ پرسراوی هۆبەی هەنگی سلێمانی لەگەڵمان بوو. ئەجا ئێستا من ئەچمە لای چەند بەشدار بوویەک کە هەر یەکەیان بە هەنگوینی ناوچە جیاوازەکانی کوردستان بەشداریان کردووە. ئەچمە لای ئەم مامەیە، مامەگیان سڵاو لەبێت. بەخێربێن چاوم. بە هەنگوینی کیۆ بەشداریتان کردووە و ئەم جۆرە فێستیڤاڵانش چۆن ئەبینی؟ بەخێربێن چاوم. دەستخۆشیان لێ دەکەم لەو جۆرە فێستیڤاڵانە، شتێکی زۆر باشە، شتێکی زۆر پیرۆزە. ئەوە هەنگوینەی بناری قەندیل لای گوندی قڕناقەوە هەنگوینێکی سروشتیە. وڵاتەکەشمان سوپاس بخوای گەورە، وڵاتێکی سروشتیە، بەرو بوومەکی تایبەتی تێدایە. یعنی نەک هەر هەنگوین، هەموو شتەکانی کشتوکاڵی بناری قەندیل شتێکی تایبەتیە، نەکەر بە گوندی قەڕانقەوە، بناری قەندیل بەگشتی. بەڵام بەعزە کەسێک بەداخەوە فێر بوون بەناوی بناری قەندیلەوە بەس ڕزقێک دەفرۆشن، ئەو ڕزقە ئەسڵەم بناری قەندیل نییە و مافی بەسەر بناری قەندیلەوە نیە. وەکوی باسیەکان هەنگوینی قەندیل زۆر بەناوبانگە، وایە مامەگیان. ئەجا ئێوە چۆن بە ساغی ئەو هەنگوینە ئێنە دەست کڕیارە بەڕێزەکان هیچ غەشێکی تیان ناکرێت؟ یعنی ڕووی دەمم لە ئێوە نیە، بەڵام مەبەستم ئەوەی بە شێوازێکی دروست ئەو هەنگوینە بفرۆشێت بە کڕیاران و هاوڵاتیان. بەڵێ ئەو هەنگوینە ڕاستەخۆ ئەوات بەو شێوازە دەگاتە دەستی کڕیاران بێن لە دەستی فلاکان بکڕن. لەو پێشانگایی ئەو پێشنگایە شتێکی سروشتیە، شتێکی باشە، ئەوە هەمووی فەلاعەتەیدایە و هەنگوینی بەرهەمی دەستی خۆیەتی. لەدار ڕاستەخۆ ئێوە هەنگوینەکە ڕاستەخۆ لەمە بکڕم باشە، لە فەلاعی بکڕی باشتر نیە نەکو بچی لە دوکانداری بکڕی هەم گرانتیشی دەفرۆشی و هەم لەوانەیەشتی کەشی لەگەڵکە لە فەلاعی باشتر نییە. ڕاستە بەتەکیدەکانە خۆش بێت. سپاس بۆ تۆ مامەگیان. بەڵێ خۆشەویستان، وەک ئەیبینن کە هەنگەوانان هەریەکەیان بە چەندین جۆری جیاوازی هەنگوین بەشداریان کردووە. ئەیانەوێت نمایشی تەواوی ئەو بەرهەمانەیان بکەن کە ئێستا بە خۆشحاڵی با بڵێن
وەکو ئەو مامێش ئاماژەی پێ کرد بەرهەمی جوتیاران لە ئاستێکی باشە و هەوڵ ئەدرێت زیاتر بەرهەمی ناوخۆ بەرهەم بهێنرێت یاخود زیاتر ئەو بەرهەمە ناوخۆیانە بگاتە دەستی کڕیاران تاوەکو سوودمەند بن وەک لەوەی کە بەرهەمی وڵاتانی دەرەوە بەکار بێنرێت ئەوەی کە ئەمێ ئاماژەی پێ بکەم کاک دڵشاد باسی لەوە کرد کە لە ئێستا بە خۆشحاڵیەوە هەنگوین بۆ بەدەر لەوەی کە بۆ خواردن بەکار ئەهێنرێت لە چەندین بواری پیشەسازیشە سوودی لێ وەرگیراوە یەکێک لەوانە کە ئێستا بینین لە دروستکردنی سابوون کە ئەمە با بڵێن بە سروشتی هەنگوینەکە لە بواری پیشەسازی بۆ دروستکردنی سابوون بەکار هاتووە لە پێم وابێ لە دروستکردنی شامپۆکان لێرە بەردەست نییە وایە بەڵام لێرە سابوونەکان لێرە بەردەستە و هەر کڕیارێک بێوێت ئەتوانێت تاقیام بکاتەوە سوودێکی تاوەتی یەکجاریان لێ وەرگرێت ئەنجا ئەچمە لای هەنگەوانێکی تر هەنگوینی کەڵکەسماق مامەگیان سڵاو لێبێت بە هەنگوینی کێ بەشداریتان کردووە وەڵام یەکەم جار بەشداریەکەم لە فێستیڤاڵەیە هەنگوینی کوێ هەنگوی کەڵکەسماق باشە ئەوە خوێنمەوە تاو خۆیەتی کەڵکەسماق باشە ئێوە چۆن ئەم بەرهەمانە بە شێوازێکی دروست ئەفرۆشن بە کڕیاران یاخود ئێمە چۆن بەرهەمێکی باشی هەنگوینمان دەستکەوێت چۆن بیناسینەوە هەنگوینی ساغ لەگەڵ هەنگوێنێکە غەشی تیاکرابێت وڵی هەنگوی فرۆشتن کەسێکی ڕێ بەس متمانی کەسەکە خۆی کە بزانێ ئەگەر خۆت بۆ دیاری ناکرێت بڵێ کامە باشە کامە خراپە بەس ئەو کەسێکی لێ کڕی ئیمتوانەی پێ بێ ئێستا شێوەکانم بۆ باسکەمە هەنگوینی چ جۆرێکە جۆرەکانی بۆ باسکەی هەمووی کەڵکەسماق هەر هەمووی ئەمانە تەبیعی خۆی درستی کردووە ئەمانە ناوێنی ئەمە سروشتی خۆی درستی کردو بە شعری خۆەتی هەیە بە هینە لە تاڕا دروستەکەن تەختەیە هەڵواستراوە ئەوە جیاوازەکانیان وەکو ئەوی باسی شەکەن هەنگوینی با بڵێن شانە باشترە شانیان بە شانە خۆی درستی کردو شانی خۆیت یعنی یعنی بۆماندانە میومە گەڵامی مەدەنە ناوە پەڕەمیەوە سپاس بۆ تۆ مەمنون زۆر سپاس پێم خۆشە زۆرترین بەشدار بوو لێرە کە هەنگەوانان بەشداریان کردووە کە 22 هەنگەوان تیا بەشداریان کردووە کاک برایم یەکێکە لەو کەسانی کە ساڵانە بەشداری لە فێستیڤاڵەکانە ئەکا کاک برایم پێم خۆشە لە بە شێوازێکی دروست وەڵامی ئەوم دەستکەوێت ئەڵێن هەنگوین و ئاو بەیەکەوتێ کەڵکەی ئەو کەسانی کە کێشێکی تەندروستیان هەبێت تۆ لەسەر ئەوە بۆ چۆنت باشترین خواردنی هەنگوین لەگەڵ تێکەڵکردنێتی لەگەڵ ئاوە ئەویش لەبەرچی لەبەروی چەند ئەنزیمێکەیە کە هەنگ ئەی ڕێژێتە ناو هەنگوینەکە ئەنڤەرتایز گلوکۆز ئۆکسیدەیز لەگەڵ دیاستەیز ئەمانە ناچالاکن لەو چڕیەیە کە کاتێ لەگەڵ ئاوە تێکەڵە کرێت ئەمە چالاگە بێتەوە ئەویش بەچی ئەنڤەرتایز بۆ شیکردنەوەی شەکرەکانە شەکری دوانی ئەکرا بەتاک ئەگەر شەکێکی دوانی مابێ بەتاک کە کات لەگەڵ ئەوە کاتێکەڵەکە جارێکتر چالاکە بێت و شەکرەکە تاکەین ئەگەر گلوکۆزەکان جاری وا هەیە هینە بکەن بەندەکانی یەکە گرێت و نیشاسە بەکارێنێت بەڵام کە کاتێ دیاستەیزی تیا دیاستەیزەکە ئەم بەندانە تێکەشکێنێتەوە جارێکی تر یان گلوکۆز ئۆکسیدەیزی تایە گلوکۆز ئۆکسیدەیز لەگەڵ فرکتۆزە شەکری فرکتۆزە کالێکەکە ترشی گلوکۆنیک لەگەڵ ئێسوئۆتو هینەکە بۆ تعقیمی جسم زۆر هینیە لەبەر ئەوە باشترین خواردنی هەنگوین تێکەڵکردنێتی لەگەڵ ئاویش لە تێنە بەیانیان زوو و پێشنووسن دەست خۆش کاک برایم زۆر سپاس بۆ تۆ بەڵێ ئازیزان وەکو ئەی بینن فێستیڤاڵەکە بۆ ماوەی 4 ڕۆژ ئەمڕۆ با بڵێن بەڕووی هاوڵاتیانەکە کراوەتەوە فێستیڤاڵەکە لە 4 مانگ تاوەکو 7 مانگ بەردەوامی ئەبێت لە نێو کارگەی جگەرەی سلێمانی ئەگەر کاکەمان لەگەڵم بێ پێم خۆشە کۆمەڵێک هەنگاوانانی تریش وەربگرین بابزانین بەرهەمی ئەم ساڵی جوتیاران بۆ پێی کە بڕێکی باران کەم با بڵێن باران کەم بووە لەم ساڵە بڕی هەنگوینیش کەمی کردووە بۆی پێم خۆشە لە زاری ئەم هاوڵاتیانە خۆیان وەرگرین ئەچمە لای ئەم هەنگەوانانە هەنگوینی زولکان مامەسلااو لێ بێ باشی چۆن بەرهەمی هەنگوین زیابێت یاخود کوالێتی هەنگوین بە چ شێوازێک بەرهەمەکەی زیاکات لە ڕێگەی چیەوە؟ ڕێگەی خزمەتیەوە خزمەتیان کامکەی و مەفروباران زۆر بێت و ئەوە مەڵێ زۆر باشە دەسەکانە خۆش بێت زۆر سپاس بۆ تۆ زۆر بە کورتی ئەمێ پرسیاری ئەوە بکەم لە مامەیە سڵاوتان لێبێت باشی مامەگیان زۆر سپاس ئەگەر دەرفەت هەبێت مامەگیان ئەم ساڵ بەرهەمی هەنگوین لە چه ئاسێکە بڕەکەی کەمی کردووە چۆنە بەرهەمەکەمی کردووە ئەسار کەمی کردووە پارێش هەر کەمی کردووە ئەساری هەر کەمی کردووە ئەوانەی سروشتی ئەوانەی خزمەتەکرێن
ئەوان زودانە زۆر یەکەن بەس ئەوانەی سروشتی خاص عین لە سیاکاندان دراون و بە لەو قەرەمانە ئیشەکەن و بە سروشتی ئیشەکە بە کوردی زۆر کەمە.